لەم خولەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بۆ یەکەم جار لەو ماوەی کە دەست بەکار بووینە لە 24 شەشی 2014 بۆ یەکەم جار بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بە ژمارە هاتوۆتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەو بودجەیە کە هاتوۆتە پارێزگای سلێمانی واتە پارێزگای سلێمانی بەجیای ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجەش بەجیا ئەوەی کە بۆ ئێمە هاتووە تەمەەن وەزارەتی پلانەندانان بە پێش ژمارەی دانیشتوان دابەشی کردو و بودجەیە کە لە میزانەی ساڵی 2021 عێراق بۆ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان دیاری کراوە و من بە سوپاس و دەستخۆشیەوە بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێمە بۆ سەرجەم واتە بۆ پارێزگای سلێمانی بە هەردە قەزاکەی لیژنەی کاتیمان لە ئەندامانی ئەنجومەن دانابوو و لیژنە کاتیەکان سەردانی تەواوی قەزاکانیان کردبوو بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرجەمیەکە ئیداریەکان و هەروەها بەڕێوەبەری فەرمانگەکانیش کردبوو بۆ ئیدارەی گەرمیان بە هەمان شێوە بۆ ئیداری ڕاپەڕینیش بە هەمان شێوە بە سوپاس و دەستخۆشیەوە تەواوی ڕاپۆرت و سەرنج و تێبینەکانی خۆیان و هی ئیدارەکانیان هێنابەوە و دواتر بە خشتەیەک ئاراستەی لیژنەی پلان و پرۆژەکانی ئەنجومەنمان کردبوو سوپاس و دەستخۆشیمان بۆ سەرۆک و ئەندامان لیژنەی پلان و پرۆژەکان زۆرمان دوون لەگەڵیا و هەروەها سەرۆک و یان بەڕێوەبەری پلان و پرۆژەکانی پارێزگای سلێمانی بە هەمان شێوە ئەم ماوەیە لەگەڵمانە سەرقاڵ بوون بۆ ڕێخستنەوەی لە خشتەیەکا بۆ سەرجەمە و پرۆژانی کە دیاری کرابوو و ئەو پرۆژانی بە تایبەتی کە ئەولەوێتیانەیە بە پێی یاسای ژمارە 3 کە هەم ئەندامانی ئەنجومەن هەم یەکە ئیداریەکان گرنگیان پێدا بوو و بودجەکە وەکو پێشتریش ئاماژەمان پێدا پارێزگای سلێمانی بریتی بوو لە 65 میلیار و 682 میلیارد دینار و هەروەها بۆ ئیدارەی ڕاپەڕین بریتی بوو لە 16 میلیار و 974 میلیۆن دینار و بۆ ئیدارەی گەرمیانیش 12 میلیار و 546 میلیۆن دینار بوو بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ سەرجەم ئەندامانی ئەنجومەن ئەوانەی کە ئامادە بوون لە هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەن سەرجەمیان دەنگیاندا لەسەر ئەو خشتەیە کە پێشتر بەڕێزیان پێوەی ماندوو بووبوون و سەرجەم ئامادەبووان جگە لە یەک ئەندامی ئەنجومەن نەبێت کە لەگەڵ بودجەی پەرەپێدان و لەگەڵ ئەو خشتانەیە نەبووە لەگەڵ ئەو ماندووبوونەی سەرجەم ئەندامانی ئەنجومەن و ئیدارەکان ئانا بۆیە سوپاسی هەموو لایەکەین و سوپاسی ئەوەی بەڕێز و خۆشەویستیش دەکەین بڕگەی چوارەمی کارنامەی کۆبوونەوەکە بریتی بوو لە گفتوگۆکردن لەسەر دەوامی فەرمانبەران و لێبڕینی موچە ئێمە یاداشتێکمان لە 29 شەشی 2021 لەلایەن بەواژووی 19 ئەندامی ئەنجومەن ئاراسی سەرۆکایەتی ئەنجومەن کرابوو و ئەم ڕۆژ ئێمە بەپێی ئەو یاسایی کە لە بەردەستمانە خستبوومانە بەرنامەی کارەوە گفتوگۆی بەشێکی زۆری لە ئەندامانی ئەنجومەن کرا و سەرنج و تێبینەکانی خۆیان هاماژە پێکرد و تەواوی ئەندامانی ئەنجومەن کۆبوون لەسەرەوەی کە لێبڕینی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێویستە کۆتایی پێبهێنرێ و ئەو بڕیارەشی کە ئێمە دامان بە پێی یاساکە ناچارین کە بڕیارەکە بە شێوەی پێشنیاز بنێرین بۆ ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی ئەنجومەنی وەزیران بڕیارەکانی دەرکردووە و دواتر پارێزگای ئیدارە سەربەخۆکان گشتاندنیان پێکردووە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ ئەوەین کە لێبڕینی موچە کۆتایی پێبێ و هاوسەنگی لە نێوان دەوام و موچە خۆرانی هەرێمی کوردستانە دروست بکرێ و ئەو هاوسەنگیەش بە ئاساییکردنەوەی موچە و پێدانی شایستەدارایەکانی موچە خۆران دەبێ بەرامبەر بە ئەو ئەرکەی کە لە سەریانە مافەکانیشیان وەرگن و لە هەمان کاتە دەبێ باسی ئەوشمان کردووە و هەموو بەڕێزانیش زۆربیان ئەو سەرنجەشیاندا کە ڕەچاوی بارودۆخی تەندروستی هەرێمی کوردستان و سنووری دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش بکرێ ئێمە بڕیارەکەمان بە پێشنیاز ئاراستەی ئەنجومەنی وەزیرانەکەین بە دڵنیایی وێنەشی ڕوا بۆ پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکانی تریش ئەوەی کە ئێوە ئاگادارن ئەو دەبێت بۆ چیە خەڵک کێشەی ئاوی کێشی کارەبایە کێشەی ئاوڕۆزی گوزاریە کێشەی تەندروستی هەیە ئەو دەبێت لەم پرۆژە یاسا بودجەیە بۆ چیە بێت تەمەن ئەو لەوێت زۆر شتەگرێتەوە یەک بڵین یەک سێکتەر ناگرێتەوە سێکتەری ئاو زۆر گرنگە و گرنگی پێدراوە لە تەواوی پرۆژەکانە و ئاوەڕۆ بە هەمان شێوە ڕێگاوبان کارەبا ئەمانە هەمووی گرنگی تەواوی پێدراوە بە پێی یاساکەش ئەو ئەرکەی کە لەسەر ئەندامی ئەنجومەنە ئاماژەی پێداوە بۆی کە ئەو لەوێت بدرێ بە ئەو پرۆژانەی کە گرنگن بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بە پێی مادەی 5 لە یاسای ژمارە 3 ساڵی 2009
هەر کاتێ طبعا ڕاستەوخۆ خاڵی سەرکی ئەوەیە کە پەیوەستە بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقی فیدراڵایە بەشی گرنگی پەیوەستە بەوە بەشەکەی تری هەر کاتێ بودجەی پەرەپێدان بۆ پارێزگاکانی عێراق خرج کرێ و کاتە ڕاستەوخۆ بەشەکەی هەرێمی کوردستانیش دیاریەکرێەوە نێرێ بۆ هەرێمی کوردستان و ئێمەش کار لەسەر ئەو بودجەیەکەین کە دیاری کراوە. لەگەڵ سەبارەت دەوامی فەرمانبەران لە ماوەی 3 ڕۆژ ڕابردووە تاقیراگەریش بەشێک لە فەرماگە حکومەکانی پارێزگای سلێمانی بایەخودی داوای کردووە. ئێوە لەسەر ئەم بابەتە ئاڵێژی یعنی پێش ئەچێت یعنی بەگەر بابەتە بەردەوام بێت فەرماگەکانی تریش بایەخود بەردەوام بێت لەسەر بابەتە ئێوە ئاڵێژی. ئێستا بە خۆتان بینیتان زۆربەی ئەندامانی ئەنجومەن سەرنج و تێبینیەکانی خۆیان وت بەڵام بە کۆی دەنگی ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە تەواوەتی لەگەڵ کۆتایی هێنانین بە لێبڕینی موچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. یعنی ئەمە هەموو ئەندامانی ئەنجومەن کۆچین لەسەرەوە لە هەمان کاتا کۆچین لەسەرەوەیش کە بە شێوەیەکی هاوسەنگ بە هەر یاسایەک لێبڕین هەبێ بە هەمان یاسا بێ ئەرکەکەشی بە هەمان یاسا بێ و ئێمە وتومانە هاوسەنگی لە یاسای کار و هەروەها مافەکانیدا هەبێت. یعنی